تەقینەکە خۆکوژی لە ئەستەمبولی ژمارەکە کەسان کوشتن و بریندارکردن. قاچاقسۆرە ئالیکاریان مرۆڤانی دگەهیند مەدایە یا شەڕی وێرانکردی لە سووریا. و ئیشەف سەرۆک ئۆباما گوتەرە خۆیان داویە ساڵانە لەسەر ڕەوشە ئێکەتیا وڵاتی لە کۆنگرسێ دەخوێنە. بەڕێز و سڵاوێن گەرم گەڵک بخێر هاتن تەماشاکردنا کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینیان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. ئیرۆ تەقینەک لە ئەستەمبولی ڕوودا تێدا 10 کەس هاتن کوشتن و 15 دیژی بریندار بوون. تەقین لە ڕەندەکە سوڵتان ئەحمەد بوو نێزیک کاتدرائیە ئایا سۆفیا و دەستگەی ڕاگەهاندنێ دەبێژن گەریدەیەن ئەڵمانی و نەرویجی دناف قوربانیان دەبوون. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردوگان دەبێژە خۆکوژێکی سووری ئەو تەقین ئەنجامداوی گوتژی ئەوەی شەڕی لە دژی تیرۆرێ بدۆمینن. وەزارەتە دەرڤەیە ئەڵمانیا ئاگەهیین ئەو لە هەیە دانە هەوڵاتیین خوا لێ تورکیە. لە قەیرانی سووریادا برسێتیکردنی خەڵک بۆتە چەکێک لە شەڕەکانی ئەم وڵاتەدا و خەڵکی وڵاتەکەی دووچاری مەینەتێکی زۆر کردووە. حکوومەتی سووریا و دەستە و تاقمە چەکدارەکانیش ئەم چەکی برسێتیکردنە بەکاردێنن. دیمەنەکان لە شاری مەڵایاوە نیشانی دەدەن پاش 6 مانگ لە گەمارۆدان یەکەم کاروانی کۆمەکەکان دەگاتە دانیشتوانی شارەکە. پشتی دۆرپێچکردنا 6 مەهان ئالیکاریان مرۆڤانی گەهشتنە خەلکێ بێهیڤیە مەدایە. یەکەم کاروانê ئالیکاریان مرۆڤانی ji xwarinê û dermanan derbasî bajêrê li jêrdestê opozisyona Sûrî ya li ser tixîbê Libnanê bû û karwaneka dî derbasî bajerkên Fu'a û Kefriya yên li jêrdesthelata hikûmeta Sûrî li parêzgeha Idlib bûn. Karwanên xaça sor li bin çavdêriya netewên yekgirtî û li gor rêkeftineke di navbera hikûmeta Sûriya û Rekeberiya Sûrî derbasî van devera bûn. Wezîrê derveyê Amerîka John Kerry piştî kombûnê digel Şahê Urdunê Şah Abdullah got divê bi duristî rê vekirî bit bû gihandina alîkariyê mirovanî bo medaya. Ev ew bû ewa em li Komala Nêfneteweya Piştevaniya Sûriya li kombûna New York û civata ewlekariyê li ser rêkeftin ku rê bi temamî bû medaya vekirî bît. Netewên êgirtê ragihand gihandina alîkariyan wê di sê qonaxa da derbas bit û li demê çend rojên bêt wê berdewam bit. û hijmareka zûra xelkê medaya pêdivî bi çareseriya saxlemiya demodest heye. Nizîkî 400 kesan pêdivî bi veguhestina lezgîn heye. Divê em karî bû vê çendê bikin da çareseriya saxlemiyê bi wan bête kirin. Kuwa heye ji kêm xwarinê ya nexweşiyên dî bimirin. Rekeberiya Sûriya leşkerê hikûmeta Sûrî û çekdarên Hizbullaha Libnanê gunehbar dikin li demê balyûzê Sûriya li netewên yekgirtî dibêjit çekdarên terorist berpirsin li ser bê qeyrana mirovanî. Some of those areas هەندێک li van deveran ji layê komelên terorîst kontrol kiriye û medeniyan wekû metal bi kar dênin û hindek deverên dî ji layê terorîstan hatîne dorpêçkirin. Kar bi destên Amnesty International dibêjin Sûrî li seranserî welatî ji nexweşiyan û birsê dimirin. û birsîkirina medeniyan yebûye çek di şerî da jelaya hikûmeta Sûriye ve komalên çekdar dête bi kar înan. شفنا كثير مأساة العالم في ناس عم تذبح القطط. ما gelek karasat dîtin. Hindek kesan pişîka serjê dikin yan gilêşî dixwin. Eva bi serê me têt heram e. Netewên êgirtê ragihand pitir ji 13 milyon kesan li Sûriye pêdivî bi alîkariya mirovanî hene. Lê derbazkirina çend karwanên alîkariyên mirovanî bû çend deverên Sûriye çi cihan nagirit. Xalid Fettah dengê Amerîka. لە مانگی دەی ڕابردووەوە کە دوو هێرشی خۆکوژی لە ناوگربوونەوەیکی ئاشتیانەی چالاکواناندا لە ئەنکەرە بووە مایی کوژرانی زیاتر لە 100 کەس تورکیا لەباری ئاگاهی ئاسایشیدایە و لەو دواش حکوومەت بەردەوامە لە ئۆپەراسیۆنە لەشکریەکانیدا لە ناوچە کوردنشینەکانی وڵاتەکەدا. و پترا ژمەهێکی دەڤرا سوور ئامەدی لە جێر ڕەوشە ئاوارتەدایە و حکوومەتی هاتن و چۆن قەدەغە کریە. پامێرا دەنگی ئەمریکا لە ئامادەی خەجان فارقی لە ناوجادên باجر گەڕایە و بەرەی خۆدایە ڕەوشە خەلکی. چل روز در بس به سر قدخه و اپراسیونال سوره آمده هجی دنگ تقین و پرچون گرانج سوره دن
حتی نهاد اپراسیون داوی آ سوریه دا 5 شهروان 10 جی پلیس و لشکر هاتن کشتن. هجای گوتنه کو دگل پلیس و لشکران به دهان قورجی آنگو جردوان جی د اپراسیون لناو باجار قدخه دا جی دگرن. هفته بوری قورجی یک د اپراسیون سوریه دا هات کشتن و مراسم جنازوی به ولایت آمده هات کرن. خلق آمده جشر و اپراسیونان بیزار بونه. دو دکاندار و رونشتوان النیز میدان شیخ سعید آنگو داغاپیه د دربار روشده حضر خواه و هاتین زمان. خلق ما جسدی پسیکولوژی همی جسدی پنجی خرابیه. حضورسزه yani. دیگه شما هر رو دنگ سلاح، هر دنگ با توپا، منطقه یک. اول دیگه لبیدره حکومت مشروعیت خونده کردی yani. شما تیویجی ابی گلی عسکری آورد که ابی گلی بیرگی خود ده نبا شهر دا مرو توپا با وجن گلی خود یعنی تشکی böyle insaniyetiye. Yani dileme değişi, dileme şikandiye. Em sabah saat 5 Ceneva bu bomba baran em radibin. Ev bomba nav malaj dikevin. Aberevi hafta ki pişma bavê me ket. Birekî bêkes bêxwedî wî bombe baran edem mir. Ji aliyetine ve partiyên siyasî ên Kurd li Rex navçeya Sûriyê li meydana Şex Saîd bi daxuyaniyek bang li dewlet û hêzên navneteyî kirin da ku ji bo rawestandina şer zextê li ser Tirkiye û PKK bikin. Netewên Yekbûyî, Yekîtiya Ewropa, Dewleta Federal ya Başûrê Kurdistanê û hemû parasvanên mafê mirovan dikin ku ji bo ev şer raweste. Ji aliyetine ve di seyemîn salvegera kuştina sakîne cansız û hevalên wê kuştina her sê jinên siyasetvan li Silopyayê jî hate şermezar kirin. Parlamenterên HDP jî destnîşan kirin ji bo ku jinên Kurd pêşengtiyê dikin dibin armanca hedefan û kuştinan. رایدارên dewletê jî bi peyamê xwe destnîşan dikin ku operasyona qedexe dewam bikin. Herî dawî Serokvezîrê Tirkiye Ahmet Davutoglu li bajarê Afyonê got heta xendek bi temamî neyê girtin vê operasyon jî berdewam bin. Ev daxuyanî jî nîşan dide ku rewşa alos al herêmê wê berdewam be. Xecî Can Farqîn, Dengê Amerîka, Amer. هاوکاتی بەردەوامی شەڕەکان لە ناو شارە کوردنشینەکانی تورکیادا لێرە لە واشنگتن هەندێک لە شیکەرەوە وەک یەحیا بەرزنجی لە راپۆرتەکەیدا دەڵێ کەوتونەتە هەڵسەنگاندن بۆ ڕەوشەکە. شەڕ و پێکدادان لە ناوچە کوردیەکانی تورکیا چەند مانگێکی خایاندووە هەرچەندە هەردوو لایەنی شەڕەکە بەردەوام باز لە چارەسەری ئاشتی و ئاگربەز دەکەن بەڵام دیمەنەکان لە نێو کۆڵان و ناوچە کوردیەکان شتی ترەڵێت قوربانی زۆری خەڵکی سیڤڵ و ڕوخانی ماڵ و حاڵەکانیان و قەدەغەکردنی هاتوچوو. لێرەش لە واشنگتن بەلای شارەزایان ئاسۆی ململانیەکان ناڕوونە. شیکەرەوە لە سێتا فاوندیشن بورهانەدین دۆڕان سەرڕای شەڕ و پێکدادانەکان هێشتا هیوای بە پرۆسەی ئاشتی ماوە. ئێمە لە بەردەم ساتێکداین کە حکوومەتی تورکیا پرۆسەی ئاشتی سەر کردو و ناتوانێت بەردەوام بێت بەرامبەر بە چەکداربوونی پەکەکە و هێرشەکانی ناکرێت پرۆسەی ئاشتیش لەسەر مێزی گفتوگۆ بێت. حکوومەتی تورکیا بڕیاری خۆی داوە کە پەکەکە لەم هەڵوێستە تازەیە بوەستێنێ. پرسیارەکە لەوەدا ئایا پرۆسەی ئاشتی کۆتایی پێهات بێگومان کۆتایی نەهاتوە ئەو پرۆسەیە دەست پێ دەکاتەوە بەڵام کەی و چۆن. لەم دۆخە تازەی کوردستانی تورکیا ئەوەی لە میدیاکانەوە باز دەکرێت پەکەکە دەیەوێت لە ڕێگەی سەرهەڵدانی جەماوەری شارەکانەوە هاوشێوەی کوردستانی سووریا سەرخۆبوون لە شارەکانی کوردستانی تورکیا ڕابگەێنێت. لە بەرامبەردا سوپای تورکیا بەناردنی هەزاران سەرباز و تانک و کەرەستەی سەربازی وەڵامی دەداتەوە بەڵام مامۆسای زانکۆ دێنیز ناتالی پێی وایە تاکە چارەسەر لە ناو هۆڵی پەرلەماندایە نەوەکو لە لولەی تفەنگەکانەوە. ئەوەی کە دەگوترێت و ئەوەی لە واقعدا دەتوانرێت بکرێت دووشتن دوو هێز هەیە یەکەچیان دەسەڵاتی کووردە ئەوەی تریان دەسەڵاتی حکوومەتی تورکایە. ئایا پەکەکە لە ناوچەکانی باشووری ڕۆژهەڵات ناوچەی گەورەیان کۆنتترۆل کردووە؟ بەڵێ بەڵام مەبەستەکە لەوەدایە ئایا چۆن لەوێوە بەرەو ئەو ڕەوشە بگات کە دام و دەستگای خۆجەیی دانپیانرا و دروست بکەن کە خەڵکانی خۆیان بۆ بەڕێوەبردننی و پەرلەمان هەڵبژێرن. بەڵام ئەگەر ئەوە ڕابگەیەنێت بێ ئەوەی کە کەس دانی پیابنێت مەسلەیەکی ترە و دەکەوێتە دۆزەکی لاوازەوە. شیکەرەوەکان کە دێنە سەر باسی دۆزی کورد لە نێو ئەو ململانێن ناوچەی شەڕی داعش بە دوای خۆیدا هێناوێتی کورد وەکو هێزێکی کاریگەری شەڕەکە ناوی دەبرێت بەڵام لە هەر پارچەیەکیش کورد داخوازیەکی نەتەوەی هەیە ئیتر ڕوون نییە ئاکامەکان چۆن دەبێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.
لەگەڵ بەردەوامی ئۆپەراسیۆنە لەشکریەکان لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا خۆپیشاندانی ناڕەزاییش لە زۆر شوێنی تورکیادا دەکرێن و هێشتاش حکوومەتی وڵاتەکە هیچ پلانێکی ئاشکرا نەکردووە بۆ چارەسەرکردن یانیش بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە. ئۆپراسیۆنی لەشکری لە هەرمین کوردان بەردەوامن ڕەوشە ئاوارتە لە چەند باژێڕان هەیە ژێ ئەنجامجی خەڵک شەپرزا بوونە و حکوومەتی نیاز دینەکارن ئارتێشا خۆ ڕاگرا سەبارەت سەرڤێژرە ئیرۆ تەقینەك لە ئەستەمبولی بوو ji bo şirvekirina rewşa niha li Tirkiya niha rastexwe ji studiya dengî Amerîka li Londonê Dr. Sîvan Saîd Şerezayê pirsên Kurdan digel me ye. Dr. Sîvan roj baş bi giştî ev aloziyên li Tirkiya dibin çendê peywendî digel rewşa herêmên Kurdan heye yan jî her qet agadar yanî peywendî peywendî belkû bi giştî tîrora li herêmî bi taybet li Sûriya dibe encamê hindê ku li Stenbolê jî teqîn dibin. بەڵێ ڕۆژ باش سپاس ژوەرە ئەوەیە کە گرنگە ئەمێنها بشۆپینن ئەوە کە گەلێک کوردستان تەسمیما خۆ گرتیە بڕیارە خۆستاندیە کە گۆداری بکە لە تەفگەری ئازادیە کوردستان هەری کەم لەوان باژێرن کە نەها سەرخۆبوون چێ دەبێ کەوا پرانیە دەنگی خۆشی هەدەپە گرتبوون چەند ماهیبەری لەور ڕەوشێکی جودا و ئاوارتە هەیە و گەلی کورد لەوا لەسەر پیانە ئەگەر چی نەحەموو گەلی کوردژی بێ لە ئالیە دن ترک و دەوڵەتا ترکی بڕیارە خۆستاندیە دیسا کە حیا ئاخر حیا داوی ئەو خەندەق و ئەو بەرخۆدانە کە نەها گەلێ کورد دەمشینێ ئەوە هەموو پایماڵ بکە و بسەکنینێ ئەو باندۆر لەسەر ڕۆژئاوایە تورکیاژی چێ دەبێ و نەپەکەکە بتەنێ بەلکو و هێزێن دنێ ناوبەر یان نێزیکی پەکەکەوەکی هەڵۆیان تەیرێن بازێن ئازادی کوردستان تاک بە ئینگلیزی دبێژن وانە بڕیار ستاندیە کە شەڕێن دن ببن ڕۆژاوایە تورکیا و تشتێک ببێ ینی ئەس لەبەندا بووم ئەو تەپەقینە ئیرۆ ئیستانبول لەسەر وانات چێ ببێ لێ ئەنها ئۆردۆگان سەرۆکی تورکیا دبێژێت کە ئەو کەسێکی سووری بووە و 27 ساڵ ئەمرێویە و ینی ئاواکی گشتی ئەم بێژن تیرۆرە لێ مخابن ئەو قەوەتا کورد نەهەقاسە کە بکارێ دەوڵەتا تورک بسەکنینێ کە دیسا بێ سەر ماسە لەبەروەیەکێ دیسا گەلێک کورد وە تەفگەرە ئازادی لازمە دیسا بیر بکە ئایا دکارێت تیرۆر ببە جەیەکی دن و دیسا وێنەیە کورد خراپتر ببێت لە عالیە نێودەوڵەتی یا بکارێ ئەو سەرخۆبوونە کە خۆ ئیلان کردیە بناچاری کە ئەو ڕاستی ناچاریە کە شتێکی نەباش بوو دیسا بکارێت دەست بۆ بێ بگرێ و بەرخۆدانێکی دن بمەشینە. دکتۆر جەنابە ئاماژە بەوە دەکەی کە دەڵی کورد لە تورکیادا بڕیارەکانی خۆیان داوە بەڵام بۆ حکوومەت چۆن ئایا حکوومەت دەتوانێت بگاتە بڕیار بە تایبەتی کە هەندێک لە چاودێر لە تورکیا ئاماژە بەوە دەکەن جیاوازی ڕوانین هەیە لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و ئەحمەد داوودۆغڵو سەرۆک وەزیری وڵاتەکە. بەڵێ لە ڕاستیە ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین سەرۆکوەزیر دەسەڵاتێکی زۆر کەمی هەیە و ئەو تۆڵەیەی کە ئێستا بەڕێز ئەردۆگان دەیکاتەوە لە گەلی کورد و لە هەدەپە بە تایبەتی ئەوەیە کە نیان هێش بە تەواوی و بە شێوەیەکی ڕەها ببێتە سەرۆک لەبەرەوە ئەو هێزە ئێستا لە دەستی ئەردۆگاندا زیاتر هەم سوپا هەم ئەو خەیاڵی کە ئەو دەیەوێت کە دەوڵەتەکە با بە دەوڵەتێکی زۆر سەرۆکی نەک پەرلەمانی لەبەرەوە ئەو قووەتەی داودۆغڵو ئەوەندە نینە بەڵام ئەگەر ئێمە تەماشای هەموو وێنەکە بکەین ئەو هێزانەی تری دەرەوەی ئەکەپە و هەدەپە بەڕاستی وەکو جەهەپە وەکو مەهەپە تەواو بێ دەنگە بەڵام جەهەپە دەنگێکی تێدا ئەیلانی کەم فراکشنێک لە ناو جەهەپەدا ئەوە لە حاڵ دەگرێت کە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە ئەوەی کە ئێستا دەوڵەتی تورک دەیکات بەڵام هەتا ئێستا ئەم دقەی من و تۆ قسە دەکەین لەسەر ئەم بابەتە دەوڵەتی تورک تەسمیمی گرتووە کە بە شێوازە کۆنەکە ڕوبەڕووی ئەم سەرهەڵدانە بێتەوە ئەویش شێوازی سەربازیە و ڕوانین بۆ کێشەی کورد وەکو کێشەی تیرۆر نەوەکو کێشەیە ئەم بەیانە ئۆردۆگان دیسان گوتیەتی کە هەتا ئاخر ئێمە شەڕی تیرۆر دەکەین ئیدی ڕوونی ناکاتەوە شەڕی تیرۆر یەکسانە بە شەڕی 6 ملیۆن دەنگدەری هەدەپە یان شەڕی 5,000 چەکدار یان 10,000 چەکدار لە چیاکانی کوردستان. دکتۆر سیڤان بەگشتی تورکیا دەبێژە سەدە میوان ئالۆزین کورد لە هەرێمین کوردان بووین لە چەند مەهێن داوی ئەوە و کورد خەندەقا دکۆلن دە باژەڕاندا و ئەوەیە داخوازە سربەخۆنی سەرخۆبوونی دیکەن یانژی خواسەریە دیکەن هەتا چەندێک کورد سەبەبی vê ڕەوشە ئالۆزن لە تورکیادا.
بەڵێ مەخابن وەکو کریتیکە ئەس بێژم پاکەکە حیا نەهاژی دوو تش دخوازیە کە چێ نابە یعنیش بۆ 17 ساڵی بەری وەکی پاکەکە وەکی ساحبی تەفگەری ئازادیا کوردستان دخوازێ ڕۆژێک دەولەتا تورک و هەری کەم خەڵکی تورک ئیقنا بکە کە گەلێک کورژی گەلن و مافێوان هەیە لێ دیسا ئەو هەر وەخت بێمەفا دمینێ ئەیڕۆکە خەندەق چێ بووە لە باکوورە کوردستان و جۆرێک ژە خۆسەری خۆڕێوەبەری نەها هاتیە ئیلانکردن کە بە شێوەیەکی زێدە بەرتەسکە ینی بەربڵاو نینە ئەوە شتێکی ناچاریە گەلێ کورد بە حەزێ خۆ خەندەق چێ نەکریە لێ ئەگەر ئەو خەندەق و تشتیژی نەبا ڕاستی ئەتە شاتۆرێک دەکەوێ ناو کۆلانان و ئەو قەتلیامە کە بەری چێبوویە زیادەتر چێ دکا لێ ئەو خەندەق و تش بە باوەڕی من نە تشتێکی استراتیژیە دیسا وەکی ئەو احتیسابی مەدەنیە مەهەبوو ساڵی 2011 احتیسابی مەدەنی مەدیت کە تەنێ هەنێکی فشار بوو لەسەر دەولەتا تورک مەسەن بە زمانی کوردی نوێژ دەکردن بە زمانی کوردی چون لە قادا تش دەکردن ئانها ئەو خەندەق وەکی بەشێکە ji بۆ پشتی وێ کە چەند ماهەیە بەلکێ دەولەتا تورک دیسا ئیقنا ببێ وەرە سەر ماسەیە گفتوگۆ ji ber ku hûn dizanin niha mase nemaye Erdogan masê xwe hêlaye ji ber ku ez bêjim ew ne tiştek stratîje jî îroda Belê mase nemaye dawlistandin nemane lê heta çendî Kurd wê yan bersiva Kurda wê çi be bi kurtî Diktor Sîvan nîv deqîqa ji wextê me maye بەڵێ ئەوەی گرنگە گەلێ کورد نەها باشتر هۆشیار بووە و ریزێ یەک ریزیە گەلێ کورد و تەفگەراوی ژ قەندیل ژ ئیمراڵی ژ برۆکسل یان بێژن ئەوروپا و ژە هەدەپەژی ژە ئامەد و ئەنقەرە و ئیستانبول هەموو یەکە یەک خیتابێوان هەیە یەک گفتمان و گوتارێوان هەیە ئەوە تشتێکی گرنگەش بۆوانە و باوەڕم ناکارن ژیانەوان خەراتر نابێ باشتر دەبێت دکتۆر زۆر سپاسە دەکەم بۆ میوانداری لەم بەرنمەیەدا سپاس بۆ تێبینی و سەرنجەکانت خۆشەویستانم قەدەغەکردنی هاتوچۆ لە شارە کوردنشینەکانی تورکیادا کاریگەریەکی نەرێنی هەیە لەسەر ژیانی خەڵکی کورد کاردانەوەکانیش لەسەر ئەم بارودۆخە هەر لە ناو تورکیادا نین لە دەرەوەش کاردانەوە هەن وەک ئەو خۆپیشاندانەی لێرە لە واشنگتن لە بەردەم کۆشکی سپی کرا ڕاویندۆسکی لەوێ بوو و لە ڕاپۆرتەکەیدا زانیاری زیاترمان دەداتێ. ریاکسیۆنا ئۆپەرسیۆنن ترکیە لەسەر کوردان نەتەنێ باندۆر هەیە لەسەر کوردن هەندر لێ هەروەسا لەسەر کوردن دەرڤەژی. کوردانی هەر چوار پارچەی کوردستان لێرە کوبووینەتەوە لەبەر دەرگای وایت هاوسە بۆ ئەوەی بە عالەم هەمووی بڵێن کورد لە هەر چوار پارچەی کوردستانە زوڵمی دەرهاق دەکرێتن بۆ ئەوەی دژ بە ئەو کردەوە دژە ئینسانی و وەحشیانە بوەستین کە بەرابەر بە کورد لە هەر سانیە و لە هەر دقیقەیەکە ئەکرێتن. ئەف بوویە چەند مەه حکوومەتا ترکیە قەدەخە لەسەر باژارن کووردا دانینە. ئەنقەرە دەبێژە کو ئەو شەر دژی تێرۆرەیە لێ چاودێرە مرۆڤاهەی ددن زانین کو gelek کوشتی هەنە و پرانیا wan xelkin sivîlin. So in my recent trip to Turkey, I realized just how Di seredana min bû Tirkî min dît çend dijminatî nêvbera Tirk û Kurdan heye. Bû min pir xemgîn bû demê min dît peywendî bi Kurdan hatê kirin wekû pileya duyem li Tirkî ji ber ku ew Kurdin. Ev pirsgirêk bi rastî xirabtir e ji ku mîdya nîşa xelkî dide. Hindek çavdêr dibêjin pêwîst e ku proseya aştiyê vegere. There's no more peace process. Ti pêvajî aşitiyê nemaye. Ji ber wê yekê em nikarê bibêjî ew ê berdewam bibe. Divê PKK û hikûmeta Tirkiye dîsa dest pê pêvajî aşitiyê bikin. Gelên Tirk divê bû Kurdan û bajarên Kurdan bê perwerdekirin. Mirov bingehiya herê giring de pêvajî aşitiyê de ye. Ti bawerî navbera PKK û hikûmetê nemaye. Pêwîst ew e ku divê her du alî baweriya ava bikin û bu pêvajî aşitiyê dîsa bên bahev. Gelek kes bawer dikin ku navbenkariya aliyekê siyem pêwîst e ta ev pirsgirêka Kurdî bi rêyên aştiyane çareser bibe. I hope that America will suddenly wake up. Ez hêvîdarim ku Amerîka ji xew rabe. Ew baş dibîne çi çê dibe lê pirs ew e ka ew ê tiştekî bikin an ne. Pirsa herî giring di vî şerê dijwar de ew e ka gelo wê ev pirsgirêk bi rêyên siyasî bidawî bibe yan hîn xirabtir bibe. Ez bawer dikim ev şer zû bi zû narawestêt çunku xortên şer dikin gelek gazinde hene. Bê çareserkirina pirsên wan ev şer bi dawî nahêtin û hikûmeta Tirkiya jî narawestêtin. Ez bawer dikim rewş wê xirabtir be. Di vî demê ku li Kurdistana Bakur şer berdewam e, Kurdin derve ji raya giştî ra didin xuya kirin ku Kurdin hundir nebitenêne.
راڤێندۆسکی دەنگی ئەمریکا. NRT, Kurdistan's #1 news channel. جارك دن بخيرات تماشاكرنا كورد كونكشن يكاين باراستنا قال يابكي بنجها كيلشكريه دافرا شداديه لباشورا باريزگها جزيره جدستي كومالا دولة اسلامي داعش درخستنا وكا بنجه بكارتين جبو رزگار كرنا دافرين دي بيامنيري دنگي امريكا لقامشلو زانا عمر سردانا وي بنجهي كريا وافرابورت جهانديا مقابل قرية باشوری باجاری حسکی جبهه برفره بچکدارین داعشی ریه کامیرا دنگی امریکا بری خدا هریم باشوری باجاری حسکی دسپکی ده بارگاه کلشکری یا رژیم اسد لویدری هبو فوجی میلبیه برینها داعشی ایریشی ورکر بو و دست دانی بوسر و پر جبل خانه لویدری گرد و لشکرین رژیم رویان د اپراسیون هزا سوریا دموکراتیک قصدی یا داویده لباشوری باجار حسکی اف در کنترل کرد. لوی پارگه هم شوپا داعش و هم شوپا لشکرین رژیم اسد هیه لینها دبن کنترولا یکینی پاراستنا گلده. اف در فوجی میلبیه بارگه کلشکری یا رژیم اسد بو. گو به صدان ترمپیلین لشکری و هلوها جبل خانه جوید بردا و درکت دماغ داعش ایریش کرد. باشره یکینی پاراستنا گل و دره گرد و اف وک مینا مزنترین بارگها لشکری بول باشور حسکی لباشوری فوجی میلبیه به 2 کیلومتران لگوند خمایل جبهه هری پیشه بچکدارین داعشیره شروان قصده ده آمده باشیه دنه لوی دره جرد بجن باشور حسکی میلبیه و خمائل شخوف قدر ما که یجی چتین داعش هر ایریش خود دوام دکن لسر حردو نافچیانا لیبرسیوان هر تم تداین طبعا رولا بالافری کوالسیون جیت دهی جارنا آلیکاری تده اگر روش یعنی بخواست تخواستن او جیت آلیکاری خود ده چپرین یپگی لوی نقطه چافدریه شروان یکینی پاراستنا گل گومان به تفگره که چکدار داعشی کر و برسواوی دا لکولان گنده خمایلی پر برمیر سوتمنی هنه اف جی تکتیک داعش بکارتانی بمبستا و شرطنا جبالافرین کوالیسیونا ناونتوی یکیش تکنیکین گو داعش بکارتانی جبو گو چاوین بلافرا نه دیار بن اف برميل سوتمانية أنا داعش اف برميل على تجاه سوتمانية ذكر آخر بيد خست بدومان أوي عوركش دومان الدورة خوشة ذكر ويدمي بلافر دما قرصر دفريا أرمانجا خالد ديد إشبر ويجي اف بكارتانين شداد بارگاه سرکه داعش یاگو بتنی مایه لباشوری کانتونا جزیره لگوری فرماندار شریین قصده و جوه دری اپراسیون رزگار کردن شداد دست پی بکه لباشوری باجار حسکی بارگاه داعش تنی مایه اوجی بارگاه شداد یا نافداره گو بدهان بویه ارمانجی بالافرین کوالسیون نامنتوی اف جبهه خمایل یا موزیا داویه گو لوی درینها داعش هی افریا سرکی محور حری سرکش عالیه شداد ده جوی دور آهنکی شر و پفچون جور بجور جانا لوی دوری دردکوین او قاس جبهه نپر گرمه لی دوبه گو دکی جان وقتی ده اف در شر دردکوین زانا عمر دنگی امریکا باشوری باجار حسکی جبهه خمایل ولگور داخواز عربستان السعودي كم كار عربان جويا جبودان استاندلان لسر هيريشا لسر باليوس خان عربستان للطهران او هيريش بشتي لسر دردانا او داركي نافداري شعبو لكم كشيدا كومكاري عرب كوميتي چي تايبت بك دينه بو رگگرتنو كوتاي پيهناني دستيورداني ايران لكاروباري ولاتاني عربي دا وەزیرانی دەرەوەی وڵاتانی کۆمکاری عەرەب کۆماری ئیسلامی ئێران گونابار دەکەن بە دەستێوەردان لە کاروباری وڵاتەکانیاندا و هەروەهاش بە ئاگرخۆشکردنی نائارامی و ناجێگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا.
ئەگەر ئێران بیەوێت ڕۆڵێکی ئەرێنی هەبێت لە ناوچەکەدا ئەوە پێویستە لەسەر بنەمای دراوسێتی باش ڕفتار بکات و دەستێوەردان نەکات لە کاروباری وڵاتەکاندا و تیرۆر ڕەت بکاتەوە. ئەگەریش بەردەوام بوو لە ڕێبازی شەڕانگێزی و ئاینزایی و پشتیوانی لە تیرۆر کرد ئەوە ڕوبەڕووی بەرەنگاربوونەوە دەبێت لەلایەن وڵاتانی عەرەبیەوە. دەمێکە وڵاتانی عەرەبی لیستێکی دوور و درێژی گازەندەیان هەیە دژ بە دەستێوەردانەکانی ئێران لە عێراق و سووریا و یەمەن و بەحرین و هەروەها لوبنانیش. هەرگیز ئیران باکی پێنیە و دوودڵیش نییە لە بەکارهێنانی کارتی ئاینزایی وەک ڕێگەیەک بۆ باڵکێشان بەسەر ناوچەکەدا و هەروەهاش دەستێوەردان لە کاروباری وڵاتانی عەرەبیدا لە ڕێی هەڕەشەکردن و پشتیوانیکردنی تۆندڕەوان و پرچەکردنی تورستان و پێکێنانی هێزی میلیشایی بۆ نانەوەی ئاژاوە و تونەتیژی لە ناوچەکەدا. کاربەدەستانی عەرەبستانی سعودیە لۆمەی خۆپشاندانە تونند و تیژامێزەکان لە ئەستۆی حکوومەتی ئێران دەنێن و ڕێبەرانی کۆمکاری عەرەبیش داوا لە تاران دەکەن تا تێرۆریزم ڕەت بکاتەوە و هاوکاری لەگەڵ دراوسەکانیدا بکات. دعمێکەن کامل وەک چاوەڕوان دەکرا پشتیوانیەکی تەواو هەیە بۆ داواکەی عەرەبستانی سعودی بڕیاردانیش لەلایەن ئەو کۆمیتەیەوە دەبێت کە نوێنەرایەتی ژمارەیە وڵاتی ئەندامی کۆمکاری عەرەب دەکات و ئەرکەکەی دۆزینەوەی ڕێگەیەکە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پێشێلکاریەی ئێران و کۆتایی پێهێنانێتی. لەگەڵ ئەماڵۆزیانەدا نەتەوە یەکگرتوەکان نێردراوە تایبەتەکەی خۆی نردووە بۆ عەرەبستانی سعودی و ئێران بە مەبەستی دڵنیابوونەوەی ئەم ڕۆژە کاریگەری نابێت لەسەر پرۆسەی چارەسەری ئاشتیانەی قەیرانی سووریا. لە ڕیاض ئەو دڵنیایەم وەرگرتووە و لە ئێرانیش بە هەمان شێوە کە هیچ کاریگەریشان نابێت بەسەر و توێژەکان و بۆ دۆزینەوەی ڕێگەچارێکی ئاشتیانی قەیرانی سووریا. لە دەمێکدا دەشێت بە پێی ڕێکەوتنی ناوچی سزانێونەتەوەیەکان لەسەر ئێران هێور بکرێنەوە. هێزی دەریایی ئەمریکا دەڵێت لەشکری ئێران لە درەنگانێکی مانگی 12دا موشەکی هاویشتۆتە نزیک کەشتی فڕۆکە هەڵگری هاری ترومان لە کەنداو. ئێران نکوڵی دەکات و ناڕەزاییشی دەربڕیوە بەرامبەر ئەگەری سەپاندنی سزای نوێ بەسەریدا لەلایەن ئەمریکاوە بەهۆی بەرنامەی ئێران بۆ موشەکی باڵستیکی یان دوورهاوێژ. ئێستاش پرسیارەکە ئەوەیە لە کاتێکدا شەڕی دژی ئیسرائیل نەیتوانی وڵاتانی عەرەب لە یەک بەرەدا کۆبکاتەوە ئایا هەڵوێستیان بەرامبەر ئێران یەکیان دەخات؟ وگەلی ئەمریکی لە بەندا گوتارە ساڵانەیە سەرۆک باراک ئۆبامای ئیشە لەسەر ڕەوشە وڵاتی ئەوەدەی گوتاراویە داوای بە لەسەر ڕەوشە یەکێتیە نیشتیمانی لە کۆنگرسی کو تێدا پڕانیاوی کۆمارینە و جوداهیین مەزن لەگەڵ سەرۆکیانە سەبارەت چەندین پرسان شەڕی داعش یەک جوان پرسانە. سەرۆک باراک ئۆباما هەندێک ژهورکاریên گوتارە ساڵانە ji bo gelê ئەمریکا eşkira kirin. Our businesses are now on a 70-month streak of job creation. Ev heftê me hin karê me awa em delîva karkirnê ya 14 milyon kesan peyda bikin. Maberhênanek dîrokî ji bo enerjiya paqij encam daye em li ser riya paşa rojek kêm karbon dimeşin. Me zêdetirî 17 milyon Emerîkî xistne sîstema çavdêriya sexlemiyê da. What we really need to hear about is how tiştê ku divê em bibîsin ev e ku çava Obama afirînderî û vîna gelê Amerîkî derxe pêş wek komarî em dixwazin hez bidin gelê xwe hêja ku bikaribe serketî be. Komarî herniha dijberiya xwe beramber gotina Serok Obamaya salane xuya dikin. The president is going, I assume, to talk about. سەرۆک وێ بەحسێ پاشە ڕۆژێ بکە و هەوڵ بدە وێنەیەکی ڕەنگین نیشان بدە و هەرتونەیە. ئەم حەز دکن گوه لێ نەخشەی سەرۆکی بن ji bo jinavbirina Daesh. ئەوێ دۆر پێشەرۆجێ باخەبە ئەوەی پرگەشتبین بە و خودی کریارەکە بە ئارمانج بە. مکدانا و bi rex Serok Obama bûye li demê amadekirina axiftina salane bû gelê Amerîka. ئەو ناخوازە ئەv yek bibe axaftina siyaseta te ye klasîkî ku jimarek pêşniyaz pêşkêş dike. Devî gelek siyaset hebin di vê salê de. بهتری ولو وی خواست گاوکه باویجه و لپیشروجا ولید بنره و هر وها آستنگین که ام دناوره در باسته بن. برسوا کوماریان دیج آلیه فرماندار ولایت ساوت کارولاینا و با که او امریکیه به هندی راسن و لناف کوماریا هر پیش دکوه گلک چاواره دکن او ببه بر بجاره که خورد یا جهگیر سروک امریکا. هر از خاندان دنگ امریکا. سەرۆک ئۆباما کاتژمێر 9 شەو بە کاتی واشنگتن وتارەکەی لە کۆنگرس پێشکەش دەکات وەکو لە راپۆرتەکەشدا بەرجەمان کەوت دواترین وتاری سەرۆک ئۆباما بێ سەبارەت بە ڕەوشی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەم ژیتەی لە دوماهەیە بەرنامەی هەتا ڕۆژە هەینی خوداحافیز.